دوای زیاتر لە ساڵێک و حەوت مانگ کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نزیکە لە چارەسەر. دوێنێ لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای هەمواری یاسای بودجەی عێراق کرا بە ئامانجی دەستکاریکردن یاخود گۆڕانکاریکردن لەو بڕەپارەی کە بۆ حەقدەست و دەرهێنانی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان دیاری کراوە بۆی دووبارە دەست بکرێتەوە بە هەناردەکردنەوەی هەرێمی کوردستان. ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمان تێپەڕێنرێت، لیژنەکان تێبینی و یاخود کۆمنتیان لەسەری ئەبێت یاخودنا بەم بڕە ثابت ئەبێت ئەگەر ئەم پرۆژە یاسایە تێ بپەڕێنرێت و ئەم هەموارە سەرکەوتوو بێت کێشەی موچە هەروەها بودجەی هەرێمی کوردستان چارەسەر بێت. گفتوگوی ئەم بابەتە و چەند پرسیارێکی تر لەگەڵ دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی دارایی و ژمێریاری کە لە ستۆدیۆ بە خۆشحاڵی و لەگەڵم میوانە. دکتۆر سڵاوتان لەبێت، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕای بەڕێزت پێتان وایە ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی عێراق بەبێ کێشە و گرفت تێ بپەڕێنرێت، لیژنەکان کۆمنتیان لەسەری نەبێت، دەستکاری ئەو بڕەنەکەن کە دەستنیشان کراوە؟ سەرەتا بیانیتان باش و بیانی ئەو بینەرانیشتان باش. سەبارەت بە بابەتی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، ئەم کێشمەی کە ئێستا لە نێوانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە، بابەتەکە تەنها پەیوەندیدارە بە بڕی تێچووی بەرمیلەکردنەوە تاوەکو بەندەری جێهان. لە حکوومەتی عێراقیا دیاری کراوە کە بۆ هەر بەرمیل نەوتێک نزیکەی $9 یان کەمتر لە $9 بۆ $4 بەڵێ لەو بینە لەو ڕێنجا بۆ نمونە لە چەند ناوچەیەکە بوون جیاوازی هەیە بەتەکیدی. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستانە کە کۆمپانیەکان کە لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان عەقدیان کردووە زۆر لەو ڕێژە بەرزترە. ئەوەی لە ئێستادا کە لیژانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژانەکانی حکوومەتی عێراقی و بەتایبەتی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی و لە ڕێگەی لیژانەکانی پەرلەمانی عێراق وەگەشتون بە سیغەیە کە گەری هەیە بۆ بڕی تێچووی بەرهەمێنانی هەر بەرمیل نەوتێک نزیک بێتەوە لە $16. سەبارەت بەوەی کە ئایا لە پرۆژە یاسای بودجەی 2025 بڕی هەناردەکردن و بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان دەستکاریە یان دەستکاری ناکرێت یان بڕی ئەو تێچووی دەستکاریەک یان دەستکاری ناکرێت، ئەمانە هەمووی کۆمەڵێک جەدەلن کە تاوەکو ئێستا باسی لێوە نەکراوە، چونکە ئێمە لە حکوومەتی عێراقیە پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی بۆ تا 2023 و 24 و 25 ئەوەی کە هەیە تەنها لە ساڵەکانە تعدیلاتێکی کەمی پرۆژە یاسای بودجە ئەکرێت. لە دوێنێدا یەکەم خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بودجەی ساڵی 2025 کراوە، یان ئەگەری هەیە کە دەستکاری ئەم مەشروعە بکرێت کە لە ئەنجومەنی وەزیران و نێردراوە، چ لە ڕێگەی ئەو خەمڵاندنەوەی بۆ بەرمیلێکنەوە لە حکوومەتی عێراقی ئەکراوە، چ لە ڕێگەی تەعیین و تەوزیفکردنی بۆ کۆمەڵی خەڵکی تر لە ناو حکوومەتی عێراقی و باقی محافزەتەکانی تری حکوومەتی عێراقیە. وەجگە لەوە بابەتی موازنەی ئیسtismاری کە خودی سوودانی کە کۆتا چانسێتی بۆ ئەم کابینێت، چونکە ئێمە ئاگام ڕوون و ئاشکرایە کە لە ساڵی 2025 انتخاباتی حکوومەتی عێراقی ئەکرێ و بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان بەتایبەتی خودی دەوڵەتی یاسا باستەوەکە کە هەوڵەدەن کە انتخاباتی پێشوەخت بکەن. تەنانەت نووری مالکی لە 1-2 ڕۆژی ڕابردووە پرۆژە یاسای بودجەی بۆ پرۆژە یاسایەکی بۆ قانونی انتخابی دیاری کردووە کە بۆی بکرێت بە یەک بازنگە یان چەند بازنگەیە، کە ئەمانە هەمووی بەرەو ئاڕاستەیەمان بن کە ئەم پرۆژە یاسای بودجەی 2025 کۆتا چانسە بۆ خودی سوودانی کە بتوانێت بیکە بە حملەیەکی انتخابی و بۆی مشارەکەی انتخابات. باشە پێوانی ئەم ناکۆکیی نێوان خودی سوودانی و چوارچێوەی هەماهەنگی ببێتە بەربەست لە بەردەم تێپەڕاندنی ئەم هەموارەیە، ئەوان لەسەر هەموو شتێک ناکۆکن. من تەسەورم وایە کە پرۆژە یاسای بودجەی 2025 بە هەر ڕێگایەک بێتێ بڕۆتە بۆ جێبەجێکردنەوە. جایتر بۆن لە ماڵەکانی داهاتووە زۆر ئەگەرەکان بۆ هەیە کە بکاتە نزیکی مانگی 34 بۆنم لە ساڵی 2025 مەشروعی موازنە. بەڵام ئەوەی کە تایە کە ئایا مەشروعی موازنە کە سۆدانی ئاماژە بەوە ئەکات کە ئامانجێتی دیسانەوە، چونکە سۆدانی لە ساڵی 2023 و 24 هەموو ساڵێک زیاتر لە 10 تریلیۆن دیناری عێراقی داهاتی نانوتی بەرز کردوێتەوە و ئامانجێتی بۆ ساڵی 2025 دیسانەوە داهاتی نانوتی بە ڕێژەیەک بەرز بکاتەوە بۆی بیخاتە خزمەتی مەشاریعی ئیسtismاری، چونکە ئێمە ئەبێەوە بزانین سوودانی بوو بە کابینەی ئەعمارکردن لە حکوومەتی عێراقی بەتایبەتی لە 15 پارێزگاکەوە سنتەری عێراق کە بەغدادە کە پایتەختێتی ئەو ئامانجەی هەیە کە موازنەی ئیسtismاری بەرز بکاتەوە. و ئایا بێوێتە ڕێگەی پرۆژە یاسای بودجەی 2025ەوە موازنەی ئیسtismاری بەرز کاتەوە بۆی بتوانێت خزمەتێکی زۆرتری ناوچەکانی حکوومەتی عێراقی بکەوەکو حملێکی انتخابی بۆ خۆی بەکاری بێنێتەوە. ئەمە وا ئەکات کە ئەحزابەکانی دژبەری
سوودانی کارێک نەکەن لە پەرلەمانە لە ڕێگەی ئەسواتەکانی خۆیان و ڕێگر بن لەو مەشروعی موازنەی کە سوودانی ئەوێ بەدڵی خۆی بڕوا. من بڕوام بەوە هەیە کە لە ماوەکانی ڕابردووشدا ئاماژەم بەوە کرد هەر خودی هاتنی سوودانی بۆ هەرێمی کوردستان و بۆ پایتەختی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی زیاتر ئامانجەکە بووە کە سەپۆرتێک یان پشتیوانیەکی ئێمە حزب کوردیانە بەدەستبێنێ نەکە هەڵایی کە بەشێکی زۆری ئەحزابەکانیان خەڵکانێکی معارەزە دروستیان کرد لەسەرەوەی کە سوودانی هاتووە بۆی کە مژدەیەکی مالی بۆ هەرێمی کوردستان پێ بێ بۆیە بگرە سوودانی ئەمانی سەردانەکەی زیاترەوە بۆ کە لە انتخابات سەپۆرتی ئەمانی بوێت کەواتە هەر پێویستیشی بەوەیە کە کێشە دارایەکانی نێوانان نزیک بێت لەوەی چارەسەر بکرێەوە نییە؟ زانی تحلیلکردن بۆ حکوومەتی عێراقی من هەمیشە مەموتووە و تحلیلکردن بۆ حکوومەتی عێراقی و تحلیلکردن بۆ هەرێمی کوردستان شتێکی زۆر ئاڵۆزە لەبەر خاتر یەکشت چونکە نە دەستور نە یاسا نە مەبادئ عروفیەکان تا ڕادەیەکی باش وەکو خۆی جێبەجێ ناکرێت بۆیە زۆر ئاڵۆزە ئینسان بتوانێت تحلیلێک بک بۆ حکوومەتی عێراقی بڵێت لە مانگی داهاتووە یان لە دومانگی داهاتووە ئەمە ڕووەدا سەرجەم بۆ منە پێشبینیەکان هەمیشە جار وایە زۆر عکسە بنەوە چەندین بۆ منە خەڵکە بۆ پەرلەمانتار هەبوو باسی لەوە کردووە کە بابەتی موچەی مانگی 10 و 11 و 12 بۆ منە گەری هەیە نێت بەڵام ببینین لە قەرارێکی سیاسیە دیسانەوە مەشروعی بابەتی موچە دێتە بەرباس و بڕێکی دیاریکرا بۆ موچە بۆ زۆر باشە دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەین ئەگریمان ئەم کێشەیە لە پەرلەمان حل بوو ئەم پرۆژە یاسایە هەموار کرایەوە کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستانەمان فێرن پێشتر نزیکەی 26 تا 28 دۆلاریان وەرەگرت ئێستا بم بڕا هێتان وایە ڕازی ببن دەری بێنێ بۆ ئەوان طبعاً بەشێکی زۆری ئەو خەرجیەی کە خراوەتە سەر بابەتی نەوت هەندێکی بۆ منە کۆمپانەکانی هەرێمی کوردستان ئەوە بەتایبەتی بۆ منە چەند کۆمپانیایەکی ئەحزابی عیملاق پشتیان هەبووە لەوەی کە کولفەی تێچوونی بەرهێمانەوەی نەوت بەرز بکەنەوە بەتایبەتی گواستنەوەی بەرهێمانانی نەوت لە هەرێمی کوردستانە چونکە دەرێنانەکەی محدودە بەڵام و بۆڕێنەی کە نەوتی هەرێمی کوردستانی پێگوازیێتەوە نرخێکی زۆریان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حساب کردووە بۆیە من بڕوام بەوە هەیە کە خودی ئەم 16 دۆلارە لە خۆڕانە هاتووە تەسەور وایە سەرجەم کۆمپانیەکانی دەرێنایی نەوت و کۆمپانیا سکیوریتیەکان و کۆمپانیا خزمەت گوزێنەکانی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق گەشتون بەو سیغەیە کە ئەگەرێک هەیە کە لە سەرەتای ساڵی داهاتوو هەناردەکردی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بەو مەرجانەی کە حکوومەتی عێراقی سەپاندوێتی نەک بەو مەرجانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیەکان داوایەکەن. باشە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کێشەی موچە و بودجەی هەرێمی کوردستان چارەسەرە بێت چکە تا ئێستا زۆربەی بیانوەکان بۆ ئەوە بوون. طبعاً بابەتی موچە لە هەرێمی کوردستانە من بڕوام بەوە هەیە چەند بابەتێکی داراییە ئەوەندەش بابەتێکی سیاسیە ناتوانین بڵێ بابەتێکی دەستوری و یاسایە چونکە هەم دەستور هەم یاسا بابەتی موچە یەکلا کردوێتەوە بەتایبەتی لە ڕێکی قاونەکەی محکەمەی فیدراڵیەوە ئەوەی کەماوەتەوە لە ئێستادا کۆمەڵێک بوعدی دارایی هەیە و کۆمەڵێک بوعدی سیاسی هەیە لە نێوانی بابەتی موچە بوعدە داراییەکان پەیوەندی بە هەردوو حکوومەتەوەیە چه حکوومەتی هەرێمی کوردستان و چه حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتی تەوتینە کە محکەمەی فیدراڵی ملزەمی کردووە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان تەوتین بە نیشتیمانیکردنی سەرجەم موچەخۆرەکانی خۆی بکات لە ڕێگەی بانکە فیدرالیەکانی حکوومەتی عێراقیەوە ئەمە بە ڕێکارە داراییەکەی بەڕێکارە داراییەکانی حکوومەتی عێراقیش حکوومەتی عێراقی کەم تەرخەمە هەندێک کات لە بابەتی چێککردن و وردبینیکردن لە قائیمی ڕەواتبانی ڕاتبی موچەخۆرانی هەرێمی کوردستان ناکرێ بۆ نمونە قایمەیەکی موچە یان لیستێکی موچە 15 ڕۆژ 20 ڕۆژی بوێ بۆی وردبینیت یا بکرێت لە لایەن وەزارەتی دارایی حکوومەتی عێراقیەوە بۆیە لە بوعدە داراییەکەی هەردوو وەزارەتەکە کەم تەرخەمن لە بوعدە سیاسیەکەشی ڕون و ئاشکرایە کە مەچێکی سیاسی لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە کە هەمیشە بۆ دژبەیەکی بەکاری ئێهێنون لە کۆتاییە بۆ نمونە ئەحزابێکی کامیان لەم کێشەیە ئەگەر باسی ئەوەی بکەین کە کێشەکە سیاسیە زیاتر لەوەی کە دارایی و مەسەلەی پارەکە بێت کامیان زیاتر پشتی شێریان بەرەکەوێت سوچەکەی هەرێمەیان بەغایە بە دەرەجەی یەک بابەتەکە بابەتێکی سیاسیە و بابەتە سیاسیەکە شۆکارەکە ئەوەیە کە عادەتەن هەمیشە کاتێک لە هەرێمی کوردستانە نزیکە بینەوە لە پرۆسی هەڵبژاردن هەرێمی کوردستان بە تایبەتی ئەحزاب گەلێک هەن یان ئەحزاب هەن کە تەنها چەکی نیشتیمانی و دەوڵەت بوون و عێراق چێتی بەکارەیەن کەوا بوو ئەمە چەکێکی باشە بۆ حملێکی انتخابی بۆ ئەوان ولا ئەحزابە شیعیەکان و شارعی بۆ نمونە شیعی و شارعی عەرەبی و شارعی سونی لە حکوومەتی عێراقی و 15 پارێزگاکەی تر دیسانەوە بابەتی دژایەتی کردنی هەرێمی کوردستان و بابەتی موچە چەکیەکی پێشوەختەیە کە هەمیشە بەکارڕێنرێ بۆ بابەتی حملەی انتخابی کەوا بوو
زۆر ڕوون و ئاشکرایە کە ئەتوانینەوە بڵین کە بابەتی سیاسی زۆر زاڵترە بەسەر بابەتە داراییەکانە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە. زۆر کات ئەبینی تەیف سامی ئاماژەبەوە کاڵێت من موچەیە ماگە نانێرم، بەڵام لە 24 ساعاتە لە قەرارێکا لە تەلەفۆنێکا دیسانەوە بۆ نەپێویستە کاتم موچەی هەرێمی کوردستان بنێرێ. بۆیە بەدڵنیایی و بابەتە سیاسیەکان زیاتر زاڵن بەسەر بابەتە داراییەکانە. زۆر باشە دکتۆر، فترەیەکی زۆرە بەتایبەت لە دوای ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە باس و خواسی بە قاچاغبردننی نەوتی هەرێمی کوردستان زۆر لە ئارامان ئیشی خۆیان ئەوترێت هەرەکەن، بەڵام بە شێوەی قاچاغ. پێتان وایە بە دووبارە هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی ئەم پرۆسەیە سنوورێک بۆ بە قاچاغبردننی نەوتی هەرێمی کوردستاندا ئەنرێت دوای ئەوەی کە ڕێکخراوی ئۆپیک ئینزاری بۆ حکوومەتی عێراقی ناردووە؟ لە سەرەتای ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە من ئاماژەم بەوە کردووە تاکە یاسایە کە بە قازانجی ئەحزابەکان بشکێتەوە، چونکە ئەو مەسئولیاتە دارایی لەسەر ئەحزابەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لابرد بە هەموو شێوەیەک. وای کرد کە نزیکەی 2 ساڵە بێت ئەحزابەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوت هەناردە بکەن بە ڕێگەی قاچاغ و 1 سنتیشی نێتە ناو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بۆ چونکە مەسئولیاتی تەواوەتی موچە خرایە سەر حکوومەتی عێراقی و بابەتی هەناردەکردنی نەوتیش بە جۆر لە جۆرەکان بەشێکیشی ئەگەر بۆ ئیستیهلاکی مەحەلی واتە بەکارهێنانی ناوخۆی بێتەوە بابەتەکەی تر زیاتر بۆ بە قاچاغبردن بۆەوە داهاتەکەشی ڕوون و ئاشکرانەیە. ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوویان بینیمان کە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک جێگای داهاتی 100,000 بەرمیل نەوتی کردەوە کە وای کرد کە بە حساب خەڵک قەرزاربار بوو لەو تەحلیلاتانێک کە کردوێتی. بۆیە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان بە قازانجی ئەحزابەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بە دەرەجەیەک و بە زیانی نموچەخۆران و هەوڵاتیان هەرێمی کوردستان بوو. لە ئێستادا کە ئەگەر دەست پێ بکاتەوە وەکو پێشتر باسم کرد بە دڵنیایی بەپی مەرجەکانی حکوومەتی عێراقی و بەپی مەرجەکانی وەزارەتی سامانە سروشتی نەوتی حکوومەتی عێراقی و کۆمپانیای سۆمۆوە بێت کە بەپی مەرجەکانی ئەوان بێت نابێت لە چوارچیەوەی ڕێکخراوی ئۆپیک دەربچێت و بێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە بەپی قانونی بودجەی 23 و 24 و 25 ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتە ڕێگەی بۆ ڕێکانەوە هەناردە بکە بۆ بەندەری جیهانی. و کاتێک کە هەناردەیە کات ئەم داهاتە بە تەواوەتی دێتە ناو کۆمپانیای سۆمۆ، واتە کۆمپانیای سۆمۆ سەرپشکە بە بازاڕکردن بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان وەکو 15 پارێزگاکەی تری حکوومەتی عێراقی. ئەم داهاتە لە ئێستادا دوو کێشمەیان دوو ئەگەر هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوا کە حسابێکی بانقی بۆ داهاتی فرۆشتنی نەوت لە حکوومەتی عێراقیە بکرێتەوە و سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سەرپشک بێ بە تەعاملکردن بەم حساب بانکیەوە. بەڵام حکوومەتی عێراقی زیاتر ئاماژە بەوە کە ئەم حسابەش لە ژێر هەژمونی دەسەڵاتی حکوومەتی عێراقی بێت و حکوومەتی عێراقی و بەتایبەتی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی خۆی تەحکومی پێوە بکەوە. من بڕواشم بەوە هەیە کە لە کۆتاییە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بڕاتە ژێرباری ئەوەی کە هاوشیەوەی نەوتی پارێزگاکانی تری حکوومەتی عێراقی نەوتی هەرێمی کوردستانی لە ڕێگەی کۆمپانیای سۆم و بازاڕی بکرێ و بفرۆشەوە داخەتشی بگەڕێتەوە بۆ کۆمپانیای سۆم و دواتر تەکمیلەی پرۆژە یاسای بودجەی 2025 پێ بکرێ بۆ حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان. واتە کێشەی موچە تۆزێک ئەهۆنە بێتەوە؟ وەکو پێم وتیت بابەتی موچە و بابەتی دارایی بەڕاستی شیکاریکردنی لە نێوان دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە هەمیشە بابەتێکی زەحمەت و ئاڵۆزە، چونکە ئێمە ساڵی داهاتوو بۆ حکوومەتی عێراقیش ئەگەر کاتی ڕاگررتنی زیانەکەی هەر بۆ موچە خۆران بوو خۆ بێ دەستپێکردنەوەشی سوودەکەی هەرمان سوودی لێ ببینن وایە؟ ئێمە کێشەکە لێرەدا ئەوەیە چەند حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەری توشبوونی کێشەی دارایی هەیە، حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە ئەگەری توشبوونی کەمی سویلەی پارەی کاشی هەیە. واتە ئەم کێشمەکێشمانەی کە ئێستا بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و میلیشیا شیعیەکان کە خەریکن بۆ حکوومەتی عێراقی دروستیەکەن و ئاکا بانکی فیدراڵی حکوومەتی ئەمریکی نەتوانێت فرۆشتنی ئەو داهاتە نەوتی حکوومەتی عێراقی ڕادەست بکات. لە ئێستادا حکوومەتی عێراقی خۆی تووشی کێشەیەکی سویلە بووە، کێشەی پارەی نەقدی هەیە. ئایا ئەم کێشانە بۆ ساڵی 2025 ئەگەر بەرەوەکی حکوومەتی عێراقی بگرێت حکوومەتی عێراقی یەکەم بیان و ئامادەنیە بیان و بە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت؟ چونکە لە ئێستادا تۆ قانونێکی محکەمەی فیدراڵی هەیە. محکمەی فیدراڵی حکوومەتی عێراقی وەزارەتی دارایی ملزم کردووە بەوەی کە هاوشێوەی 15 پارێزگاکەی تر 30 ڕۆژجارێ موچەخۆرانی هەرێمی کوردستان تەمویل بکرێت. واتە ئەگەر سەیری قانونەکەی محکمەی فیدراڵی بکەی، محکمەی فیدراڵی باسی لە تەوتین و هەژماری بن بەو ڕێژەیە نەکردووە ئەوەندەی جەختی مەرجیش باسی ناردنی موچەکەی. ئێمە گرنگە هاوڵاتیان لێ تێبگات. حکوومەتی عێراقی بەتایبەتی محکمەی فیدراڵی ئامادەی سەرەکیەوە بۆ کە تەمویل بکرێت. یەکەم شت تەمویل بکرێت، دوای ئەوە تەوتین بکرێت. بۆیە تۆ گرنگە
حکوومەتی هەرێمی کوردستان زیاتریان پەرلەمانتارەکانی حکوومەتی عێراقی ئاماژە بۆ بکەن کە پێویستەکە تەمویلی موچەخۆران بکرێن نەک بابەتی دیکە. دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی دارایی و ژمێریاری زۆر سپاس بۆ بەڕێستانمان دوو نەبن.